ئەمە هەڵەیەکی زۆر گەورەیە بێت تکرار نەبێ کە تۆ ئەچی بۆ هەڵبژارنەکەی هەڵبژارنەکەیت حەقی خەڵکی کوردستانە پێت بڵێ باشی یا خراپی بای چەند باشی بای چەند خراپی ڕێزێکی لێت گرتووە دەنگی پێت داوە ئەو پۆستانەش بە پێی ئەو دەنگانە دابەشەکرێتن حەقی هیچ لایەنێک نییە ببێتە حاتەمتایی بە کەیفی خۆی پۆست دابەش بکە ئێمە بێ ڕێز لە دەنگی خەڵک بگرین باوەڕمان بە خەڵکی خۆمانەوێ بە خەڵکی کوردستان من دائما وتومە احتیمالە حیزبێ دو حیزب سێ حیزب هەڵە بکە بەڵام قەت ممکن نییە گەلی کوردستان هەڵە بکە خەتی سوورمان بەرامبەر هیچ کەسێک لە عێراق نییە بۆ هیچ پۆستێک بە شەرتێک مافی گەلی کوردستان بە پێی دەستوری عێراق ڕێزی لێ بگیرێ